سڵاتان لێ بازان و خۆشەویستانم بەخێر بنەوە لە ڤیدیۆیەکی نوێی هەواڵەکان. لە ڤیدیۆ جارەماندا هەواڵی زۆر گرنگمان پێ لەگەڵماندا بن لەسەر تا کۆتایی ڤیدیۆکە سیر بکەن با هیچتان لەدەست ناچیتن. هەواڵی زۆر گرنگیش تێدایە لە بۆ هەفتەیە کە یەکەم جا بە ستەیت ئۆف پلەیەکی سۆنی دەست پێ دەکەین کە یاری گرنگەکانی باز دەکەین، دواتر هەواڵەکانی دیگەش باز دەکەین لە دوای ئەو. لە ستەیت ئۆف پلەیەکی سۆنی یەکەمین یاری کە نیشاندرا یاری مۆسبوک 2 بوو، مۆسبوک 2 کە یاریێکی VRە، بەڵام یاریەکە سەرنجی ڕاکێشان بۆ جارە کە بەشی یەکەمم نەکرێتەوە کە ئێستا، بەڵام بەشی دووەم سەرنجی ڕاکێشان بە ترەیلەرەکە کە گەیم پلەیەکەی نیشاندا. یاریێکی جوان و ناوازە و بەڕای من کە شایانی تاقیکردنەوە یاریەکە شازی ئەنیمەیشنیە کە یاریەکەم زۆر بەدڵ بوو. بەشی یەکەم هەتێستن نەدیتە نە بە ڤیدیۆ نە بە یاریش یاریم پێ نەکردیە، بەڵام بەشی دووەم بەڕاستی بەدڵم بوو کە حەز دەکەم یاریەکە تاقی بکەمەوە. ئەگەر بەردەست بیتن ئەگە VRم هەبی یاریەکە تاقی بکەمەوە. لە دوای ئەو یاری ئارکێدگێدن کە نمایشکرا لە ستەیت ئۆف پلەیەکە کە ترەیلەرێکی یاریەکە بڵاوکرا کە یاریێکی مەڵتیپلەیەر دەبیتن، شێوازەکەی نزیکە لە ڕووی گرافیکۆ نزیکە لە یاری فۆرنایتەوە کە بە شێوازی مەڵتیپلەیەر دەتوانین لەگەڵ هاوڕێکان بچیتە ناو یاریەکە و کاتێکی خۆش لە ئۆنلاین یاریەکە بەسەر بەریت کە یاریەکە جیاواز دەبیتن ئەو جارە جیاواز دەبێت لەگە یاریە باتڵ ڕۆیاڵەکانی پێشتر کە بڵاوکرا. یاریێکی دیکەشی نمایش کرد کە بە ناوی یاری Tribes of Midgard بوو کە یاریەکە شازەکەی شێواز یاریکردنەکەی لە میدگاردە، واتە لە جیهانی نۆرت میثۆلۆجی دەبێتن. وەروە شێوازی کامێرای یاریەکەش لەسەرەوەی، واتە کارکتەری خۆت لە ژێرەوە دەبینیت، خۆت کامێرەکە لەسەرەوەی کارکتەرەکەت بۆ بچوکی دەبینیت لە ژێرەوە کە بەڕاستی ئەو یاریانە ئادارەی زار زۆریان هەیە. چەندین کە زۆربەی خەڵکی لە جیهاندا لەو جۆر یاریان دەکەن و یاریەکانی دیکە ناکەن کە زۆر چێژی زۆریشی لەو یاریانە دەبین کە کاتەکی باش لەگە بەسەر دەبن و شێواز یاریکردنەکان بەڕاستی شێوازێکی جوانە، بەڵام زۆر حەز لەو شێوازەی ناکەم. ئێستا زۆر تاقیم نەکردەوە لەبەر ئەوە لاوانەیە ئەگە تاقی بکەمەوە حەزی پێ. دوای ئەوەش یاری فێز نمایشکرا کە یاریەکە لە هەفتی نۆی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە لە بۆ کۆنسۆڵەکان کە یاریی سایسکرۆڵە، واتە 2D پلاتفۆرمەی تاوانە نزیکە لە 2D و بەرەوە 3Dش تێکەڵ. لەبەر ئەوە ئەو جۆر یاریانە پێیان دەوترێت 2.5D، واتە لە نێوان 3D و 2Dە، نە کامیری لە تەنیشتە نە کامیرەشی third personە. لەبەر ئەوە پێیان دەگوترێت 2.5 یان سایسکرۆڵیان پێ دەگوترێت کە ئەو شێوازی یاریانم زۆر بەدڵە. لەوانە یاری لیتل نایتمێر بوو. ئەو یاریەش کە سەرنجی ڕاکێشام یاریەکەم زۆر بەدڵە کە بەکەروێشکێکی یاری دەکەیت و بە شێوازی سایسکرۆڵ. لە دوای ئەو ترەیلەرێکی نوێی یاری سیفومان بینین لەگەڵ گەیمپلەیەکی یاری سیفومان بینی کە بەڕاستی یاریەکانی یاری سیفو و یاری جێتلین بەبیر دێنیتەوە کە لە پلەیستێشن 2 دەمان کرد. بەڕاستەنین یاریەکانی دیکەی کە شێوازی کاراتی و کۆنگفو بوو. بەڕاستی یاری سیفوم یاریەکەم بەدڵە، خۆم شێوازی یاریەکەم بەدڵە. حەز دەکەم یاریەکەش تاقی بکەمەوە کە لە سەرەتای 2022 یاریەکە بەردەست دەبێت. خۆی دەبا ئەو ساڵ بەردەست بووە، بەڵام دوایان خست لە بۆ سەرەتای 2022، واتە مانجی 1 یاخۆ 2 دەبێتن. زیاتر مەبەستیان لە سەرەتا مەبەستیان مانجی 1 دەبیتن. هیوادارم یاریێکی سەرکەوتوی لێ دەربچن کە یاریەکە کاتێکا تو دەمبری یاریەکەت گەیم ئۆڤەر ناوێتن، تەنها کارکتەرەکە تەمەنی گەورەتر دەبێتن، 2 بۆ 3 ساڵ کارکتەرەکە تەمەنی دەچێتە سەر. وەروە تواناکانی بەرەبەرە لەدەست دەداتن، واتە توانای پێشین نامێنێتن کە ئەوە شێوازی یاریەکەیان کە یاریەکەم زۆر بەدڵە. نازانم ئەگەر تەواوی کارکتەرەکەت پیر ببیتن گەیم ئۆڤەر دەبیتن دواتر یاخود یاخود هەر لە تەمەنێک دادەمێنێتەوە و جێگیر دەبیتن. حەز دەکەم ئەوە بزانم. جارێش ئەوەشیان نیشانەدا چکە دانێتن گەیمەران خوان ئەو شتە بزانن. دوایەوە یاریێکی نوێ نیشاندا بە ناوی هەنتەر ئەرینا کە یاریەکە باتڕۆیاڵە، بەڵام باتڕۆیاڵە کۆوانەی نییە کە وەکو پەبجی فۆرنایت ئەو یاریانێک کە پێشتر بینیومانە، بەڵکوی باتڕۆیاڵێک لە مێژووی، لە یاریێکی مێژووی وەکو یاریەکانی داینستی وۆریەر کە یاریەکانی بەڕاستی بەدڵمە. شێواز یاریکردنەکانە بەدڵە داینستی وۆریەرەکان کە لە سەردەمی پلەیستێشن 1ەوە تاوەکو ئێستاش بەشی نوێی دەبڵاو دەکرێتەوە کە بەڕاستی یاری هەنتەر ئەرینا سەرنجی ڕاکێشان بزان باتڕۆیاڵەکەی چۆن دەبیتن. واتە یاریەکە کە سەرەتا تەماشان وامزان یاریێکی چیرۆکێ، بەڵام کاتەکە باسی کرد خۆی لە ترەیلەرەکە باسان کرد کە یاریەکە باتڕۆیاڵ دەبیتن. بەڕاستی حەز دەکەم ئەو جۆرە یاریە تاقی بکەم، ئەو جۆرە باتڕۆیاڵە بزانم یاریی
بەردەست دەبێت. هەروە یاریێکی نوێی گەورەی کە ڕاگەیاند سۆنی لێوێندرە بریتوو لە یاری لۆست جەجمنت کە وابزان تاواکەری یاری جەجمنتی پێشوو دەبێت هەنگە لە 2010 بڵاوکرایەوە کە 24 نۆی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە لە بۆ کۆنسۆڵەکانی PS4 PS5 Xbox Series X و Xbox One وەروە Xbox Series بە هەردوو ڤێرژنەکەمە بەستم تەنها X نییە بوو بەڵکو X و Sیش وەروە لە بۆ پیسیش بڵاو دەکرێتەوە لەسەر ستیم بەردەست دەبێتن کە یاریەکە سپین ئۆفە لە بۆ زیندیرە یاریەکانی یاکوزا کە پێشتر هەتاوەکو ئێستا حەوت بەشی لێ بڵاوکرایتەوە یاریەکانی یاکوزا وەروە یاریێکی کەشی جەجمنت بڵاوکرایەوەش سپین ئۆف بوو دیسانەوە لۆست جەجمنت سپین ئۆفە لە بۆ یاریەکانی یاکوزا ئەگە یاریەکانی یاکوزاشت نەکردبی ئەو یاریەکە تاقیب بکەیتەوە هیچ کێشێک لە بۆ دروست ناکاتن لە ڕووی چیرۆکەوە دەتوانین لە یاریەکە بە تەواوەتی تێبگەیت و کە ئەوە یاریێکی یەکە لە یارێ بەقوتەکانی سۆنی بوو پێشووتر ئێستا بۆتە هی مایکرۆسۆفتیش چونکە لە دوای ئەوەی کە عەقدەچی لەگە سیگای کرد کە یاریەکانی خۆی پێ بداتن مایکرۆسۆفت هەر لە هەمان ستێت ئۆف پلەیدا یاری دێث ستراندینگ دایرکتەر کەسەکە لێندەرە نمایش کرا کە بە ترەیلەرش تەواو و چەندین تایبەتمەندی ناو یاریەکە زیاتر کراوە لە بۆ کەسانی کە یاریەکە بە شێوازی دایرکتەرسکات دەکڕن ئەوە چەندین تایبەتمەندی وەروە بەشێک لە چیرۆکە پارچێک لە چیرۆکەشی زیاد کراوە لەوانەیە پێشتر لە یاریە ئەساسیەکەدا نەبووە یاریەکەش لە 24 نۆ بە هەمان شێوە بڵاو دەبێتەوە 24 نۆی ئەم ساڵ بە هەمان شێوە بڵاو دەبێتەوە لە بۆ کۆنسۆلی PS5 بەتەنها کۆتا یاریشکە نمایش کە باسی لێوە کرد بوو پێشەوەی کە نمایشی بکاتن ئەویژێ بریتی بە یاری دەسلوب کات چەند خولەکێک لە گەیمپلەی یاریەکەی نیشاندا بەڕاستی یاریەکەم بەدڵ بوو یاریەکە لەلایەن کۆمپانیای ئارکەینەوە کە سەر بە باتێستەیە دروست دەکرێت ئێستا و کۆمپانیە بەشێکە لە مایکرۆسۆفت بۆ ماشکاتی تایبەت دەبێتن بە PlayStation 5 دواتریش دەنێژێت بۆ PC کە یاریەکە لە چواردەی مانجینۆی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە کە یاریەکی نایابە یاریەکە بۆ کەسانی کە حەزان لە یاری ستێڵتەواتە خۆشاردنەوە و کە کوشتنی دوژمن بە شێوازی ستێڵ مای پێش ئێستا باسمان کرد کە یاری جەستکەوز لە بۆ مۆبایل دێتن کە کۆمپانیا سکوور ئینکس خۆی پاپلیشی دەگە بڵاوی دەکاتەوە بەڵام ئێستا کۆمپانیا سکوور ئینکس ئەگەیان کە یاریکە دواخرا لە بۆ ساڵ 2022 بەهۆی ئەوەی کە ناتوانێت بە تەواوەتی کار لەسەر یاریەکە بکەن لەبەر هۆکاریەوەی کە هێرشێکی نوێی کۆرۆنا لە زۆربەی وڵاتەکان بڵاو بۆتەوە دیسانەوە COVID-19 کە دیسانەوە یاریەکە دواخرا لە بۆ سەرەتای 2022 هەواڵەشی دیکەشماندا یاری ڕزنیڤڵی ڤیلەجی واتە ڕزنیڤڵ 8 ڤیلەج کە یاریەکە زیاتر لە 4.5 ملیۆن کۆپی لە فرۆشرا کە ئەو ژمارەی پێوانەی زۆرە لە بۆ یاریێکی ترسناک کە بەماوەیەکی ئەوەندە کورت 4.5 ملیۆن دانەی لێ بفرۆشرێت کە لە کاتی بڵاوکردنەوەی واتافتەی یەکەم 3 ملیۆن دانەی لێ فرۆشرا 3 ملیۆن کۆپی لە یاریەکە فرۆشرا ئێستا گەیشتۆتە زیاتر لە 4.5 ملیۆن کۆپی لە یاریەکە فرۆشرا لە هەموو ڤێرژنەکانی واتە بە دیسک و وەروە بە شێوازی دیژیتاڵیش کە لە PC PS4 Xbox One و Xbox Series X و PS5 و لە هەموو کۆنسۆڵەکان کە 4.5 ملیۆن دانەیە نەوەک تەنها بێ کۆنسۆڵ لە Xbox Game Passدا ئێستا کە دەتوانین ئەگەر Xboxت نییە لەسەر مۆبایل یاری دەکەیت لەسەر مۆبایل Game Pass بەکاردێن یاخود لەسەر PC Game Pass بەکاردێن ئەگەر دەستی Xbox One یان Xbox Series Xت نییە ئەوە دەتوانیت ئێستا بە شازی بەدەستی PlayStation 4ەکەت ئەگەر PlayStation 4 تەبی دەتوانین دەستگەکەی PlayStation 4ەکەت بەکاربێنی لە بۆ Xbox Game Passەکەت یاری پێ بکەیت کە تایبەتمەندێکی نوێ لە بۆ Xbox Game Pass زیادکرا ئێستاکە کۆمپانیا مایکرۆسۆفت دەوێتن زیاتر جیهانی گەیم پاس فراوام بکاتن خزمەتگوزاری گەیم پاس فراوانتر بکاتن بۆ شێوازە کۆمپانیای سۆنی ڕایگەیاند کە یاری Ghost of Tsushima دایرکتەر کەس تایبەت ناوی تەنها بە PlayStation 5 بەڵکو دەدرێتە PS4 دیسانەوە کە کەسانی کە PS4شان دەتوانن ڤێرژنی دایرکتەر کەسەکە بکڕن کە ڤێرژنی دایرکتەر کەسەکە لە 20 نوێی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە لە بۆ کۆنسۆلەکانی PS4 و PS5 ئەوە شەواڵەکانی هەفتەیەمان بوو هیوادارم مەدڵتان بۆ بیتەن لەوانەیە کۆتا ویدیۆ هەواڵمان بیتن لە ماوەی ئەو مانگەدا کە بڵاوی بکەینەوە بە هۆکاری ئیمتیحاناتمان کە دەست پێ دەکاتن لە ڕێگایە لە دوای دەژنی ئیمتیحاناتمان هەیە اینجا نازانم هەفتەی داهات دەتوان ویدیۆ هەواڵتان لە بۆ دانێمی یاخود نا هیوادارم ویدیۆکەتان بەدڵ بێتن لایک و سەبسکرایبتان بیر نەچیتن هەتا ویدیۆچکە کاتێک کە بەخواتان دەسپێرم خواتان لەوێ